گۆڕێکی تر لە ناوچەی قوڕیچایی دۆزرایەوە. پێشمەرگە و ئاسایش سەرقاڵی هەڵدانەوەین. تەرمی کەسێکی تیادا دۆزرایەوە کە چەکدار بووە و داعش لە کاتی خۆیدا کە ئەم ناوچەی لە ژێردەستدا بوو خستوویەتی ئەم چاڵەوە. ئێرە منطقەی بنکە و بارەگای سەرەکی خۆیان بووە، چی ئەدامات و کوشتن و ڕفاندنی خەڵک بووە لە مەدەنی، لە هێزە ئەمنیەکان، لە جەیش، لە پۆلیس، لە پێشمەرگە، لە هەچ کەسی ڕفێنراوە. لێرە کۆتاییان پێهێنا و ڕەمیان کردووە و ناشتویانە. جارێ نازانین چییە ئەمە، ئەم لافاوینەی ئەم دوایەش شتی زۆر بۆمان دەر، بەڵام وا دیارە شتەکە کۆنە، باشاهین ئاسەواری کۆنەماوەتەوە. ئیتر هەر جاری ئێمە دەورەچین لەو ئستەطلاعە شتی سەیر و سەمەرمان بۆ دەرەچێ و شتی تازەمان بۆ دەرەچێ، چونکە منطقەکە گەورێ و شتی زۆر شاراوەی تایە. هێشتا ناسنامەی کوژراوەکە دیار نییە، بەڵام جۆری جلوبەرگەکەی و ئەو بەڵگانەی دۆزرانەوە گومان دەکرێت چەکداری داعش بێت. ئاسایش ئێسک و پرسکەکەی دەنێرێتە پزیشکی دادوەری و لێکۆڵینەوەی دەست پێ دەکات. بە پێ ئەو جلوبەرگەوانەی کە لەبەر یادیوەندێکە کەرەستەی ماوەتەوە ئەمە کەسێکی چەکدار بووە. ترایە چەکداری جێیشی عێراقیان، حەشدی شعبیان، داعشەکان خۆیان بووە، ئەویانە لە ئەنجامی تەحقیق و لێکۆڵینەوەکان لە دەرەکەوێت دوای ئەوەی کە نێرین بۆ پزیشکی دادوەری بۆمان دەرەکەوێت کە ئەم کەسە کێیە یان کەسێکە دی لە گیراوە ناشتویانە، ئەوە لە ئەنجامی تەحقیقا بۆمان دەرەکەوێت. دیوای هەفتەی هێزی پێشمەرگە کە لە ناوچەی قوڕیچایی نێوان کفری و خورماتوو جێگیرن بەردەوام کێوماڵیان هەیە. دۆزینەوەی ئەم گۆڕەش ئەنجامی بەشێک لەو کێوماڵە ڕۆژانەیەی پێشمەرگەیە. سامان کەریم کورد چاد نیوز، ناوچەی قوڕیچایی.